جێگری ڕێخەری کاروباری مرۆیی هەرێمی سەر بە نەتەوەیەکگرتووەکان بۆ کێشەی سووریا مارک گەتس لەبارەی دوایین پێشهاتە مرۆیەکانی پارێزگای ئیدلیبی باکووری ڕۆژئاوای سووریا ڕوونکردنەوەیەکی نووسراوی بڵاو کردەوە کە تێدا هاتووە. دوای هەڵکشانی پێکدادانەکان لە ناوەڕاستی مانگی کانونی یەکەمەوە تا ئێستا زیاتر لە 300,000 کەس ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە. مارک گەتس جەختی لەوەیش کردوێتەوە بەهۆی وەرزی زستان و سەرما و سۆڵەوە ئاوارەکانی ئیدلب لە ڕۆژێکی نالەبار و لێشاوێکی نوێی کۆچ ڕەوشی شارەکەی خراپتر کردووە. هاتنی راپۆرت لەبارەی خراپی دۆخەکەەوە بەردەوامە. نووسی ویشێتی هەموو ڕۆژێک هەواڵی دڵتەزێن لەبارەی ئەو خێزانانەوە دەبیستین کە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە. لە کەمپە قەرەباڵخەکاندا بۆ گەشتن بە خزمەتگوزاری شارستانی داوای مافی پەنابەری دەکەن. کەسانێکی زۆریش لە بینای گشتی وەک قوتابخانە و مزگەوتەکاندا دەمێننەوە. جێگری ڕێخەری کاروباری مرۆیی هەرێمی سەر بە نەتەوەیەکگرتووەکان بۆ کێشەی سووریا مارک گەتس چشکی خسۆتە سەر ئەوەی کە ڕۆژانە گوند و شارۆشەکانی سەر بە ئیدلب بردومان دەکرێن. تەنانەت قوتابخانە و مزگەوتەکانیش دەکرێنە ئامانج. هەروەها بەهۆی نەبوونی ئاسایشەوە زیاتر لە 13 بنکەی تەندروستی ئیدلب بە شێوەیەکی کاتی کارکردن تیاندا وەستاوە. مارک گەتس ئاماژەی بەوەدا ڕێکخراوە مرۆیەکان فشارێکی زۆریان لەسرە بۆ دابینکردنی پێداویستەکانی ئاوارەکان. لە راپۆرتەکەدا باز لە کەمی پێداویستیە سەرەتایەکانی وەک خۆراک و دەرمان و گەرمکەرەوە کراوە. لە دوای زیادبوونی پێکدادانەکانی شەوە لە ناوەڕاستی مانگی کانونی یەکەمەوە تا ئێستا زیاتر لە 300,000 هاوڵاتی دانیشتووی ئیدلب ماڵ و حاڵیان بەجێهێشتووە. جێگری ڕێخەری کاروباری مرۆیی هەرێمی سەر بە نەتەوەیەکگرتووەکان بۆ کێشەی سووریا ئەوەیشی وەبیرهێنایەوە کە نەتەوەیەکگرتووەکان لایەنگری چارەسەری سیاسیە و بەردەوام داوا لە لایەنەکان دەکات ڕێوشێنی پێویست بۆ پاراستنی هاوڵاتیانی مەدەنی بگرنەبەر. هەروەک سکرتێری گشتی نەتەوەیەکگرتووەکان ئەنتۆنیۆ گوتێرێس لە کۆتایی مانگی کانونی دووەمدا داوای دەست بە جێوەستانی پێکدادانەکان دەکات. پارێزگای ئیدلب لە ساڵی 2015ەوە تا ئێستا لەژێر کۆنتڕۆلی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریادایە و لە میانی ڕێککەوتنی سێقۆڵی ئاستانە لە نێوان تورکیا و رووسیا و ئێران بڕیادرا چەند بەشێکی پارێزگاکە بکرێتە ناوچەی کەمکردنەوەی گرژەکان. بەڵام ڕژێمی ئەسەد و هاوپەیمانەکانی پابەند نەبوون بەم بڕیارەوە و بەردەوامن لە بەردوومانکردنی هێرشی چڕ بۆ سەر شارەکە. ئەمە ژوای کردووە سەدان هەزار هاوڵاتی مەدەنی ماڵ و حاڵیان جێبێڵن و ڕوو لە ناوچە سنوورەکانی نێوان تورکیا و سووریا بکەن. لە دەستپێکی ساڵی ڕابردووە تا ئێستا ژمارەی ئەو هاوڵاتیە مەدەنیانەی لە پارێزگای ئیدلیبەوە بۆ ناوچە سنوورەکان کۆچیان کردووە 1,300,000 کەسی تێپەڕاندووە و بەهۆی بەردومان و پێکدادانەکانیشەوە زیاتر لە 1600 هاوڵاتی مەدەنی کوژراون.